کوردەکانی عێراق ئامادەکاری دەکەن ڕۆژی یەکشەممە دەنگ بە ڕیفراندۆم بدەن بۆ بڕیاردان لەسەر جیاببوونەوە لە عێراق یاننا. هەولێر پایتەختی ناوچە کوردیەکە لە عێراق بە ئاڵا ڕازاوەتەوە و دانیشتوانی ئامادەن بۆ دەنگدان. ڕابەرایەتی کورد دەڵێت لە ڕفراندوم بەردەوام دەبین. سبەینی هەموو کەسێک دەبێت جوانترین جلوبەرگ بپۆشێت دەچن بۆ قۆتابخانەکان و ناوەندی دەنگدان لە پێناو ئارامی وڵات. داوا دەکەم لە هەموو کەسێک لە حایلەکەی خۆم لە هەموو هاوڕێن لە هەموو خزم ئەو کەسانم کە بچنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بە بەڵێ بدەن بۆ ئەوەی کوردستانێکی سەربەخۆمان هەبێت و پێشکەوین لە هەموو بوارێکدا لە بواری ئابووری هونەری ڕۆشنبیری و کولتوریدا وەکو ملەتانی دنیا بناسرێن و مافی هەموو شتێکمان هەبێت. ئەو ناوچە نیمچە سەربەخۆیە پەیوەندیەکی درێژخایانی لەگەڵ عێراق هەبووە دەنگدانی بڕیارە ڕۆژی دووشەمە بکرێت هەستی بزواندووە. هیچ ڕاپرسیەک بڵاو نەکراوەتەوە بەڵام پێشبینی دەکرێت دەرەنجامی ڕێفراندۆم لە بەرژەوەندی سەربەخۆیی بێت. بەغدا ڕیفراندۆمی ڕەت کردەوە بە بیانووی سەقامگیری تێک دەدات و نایاساییە.